ئەندازیار و کڵێشە ساز و هونەرمەندی شێوەکارە، خاوەنی چەندین پرۆژەی ئەندازیاری و دیزاینی هاوچەرخە. وەک خانمێکی کوردی نیشتەجەی ئەمریکا چەندین خەڵاتی وەرگرتووە و خاوەنی دوو بڕوانامەیە. بڕوانامەی ماستەر لە زانکۆی ماریۆت لە پەنسیلڤانیا لە بواری ئەندازیاری ناو بیناکان و هاوکات بڕوانامەی باچلەریشی هەیە لە بواری هونەر و دیزاین و گرافیک دیزایندا لە زانکۆی سەلاحەدین و مامۆسای کۆلێژیشە لە ویلایەتی نیوجرسی و هاوکات دڵی پڕە لە گەشتبینی و خەونی گەورە. پۆشیا میوانی زایاڵەیە. پۆشیا خان بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتت باش. هەر بژین، زۆر سپاس دەکەین. پۆشیا خان هەڵبەت زۆر گرنگە بەلامانەوە بۆ دەنگی ئەمریکا کە خانمێکی لێهاتوو داهێنەری وەکو تۆ بەسەر بکەینەوە، هەم لە بواری ئەندازیاری وەکو دیزاینەر و ئەندازیار، هەم لە بواری هونەریشدا. سەرەتا زۆر مان پێخۆشە کە بە بەرنامە بە پرۆگرامەکانی بواری داهێنانی دیزاین و کاروباری ئەندازیاری دەست پێ بکەین. ئەم هەنگاوەی تۆ چۆن دەستی پێکرد و هاوکات تا ئێستاکە بەرەو کۆ گەیشتی؟ زۆر سپاس وا دیارە من هەمیشە خەونم بووە لە مەجای ئەندازیاری کار بکەم کە منداڵ بووم، بەڵام ئەو خەونم قەت نەیتوانی بێتە دی لە کوردستان، لەبەرەوەی من لە کوردستان کۆلێژی هونەرم خوێندووە بەشی دیزاین. وەکو هەمووتان دەزانن لە کوردستان زۆر سەختە بتوانی مەیجرت بگۆڕی، با بڵێن ئەو دەرسی کە لی دەخوێنی لە کۆلێژی لەگەڵتە بۆ هەمیشە. بەڵام کە من 2013 هاتمە ئێرە لە ئەمریکا لە بەشی معماری وەرگیرە کە توانیم ئەمە بخوێنم، بۆ من جامپێکی زۆر گەورە بوو. من هیچ باگراوندێکی ئەندازیاریم نەبوو بەڕاستی. دەتوانم بڵم لە سفرەوە لە ئەمریکا دەستم پێ کردووە لە کاتێکە خوێندنی ماستەرەکەم کرد. بەڵام دوای ماستەرم تەواو کرد، دوای 4 مانگ توانیم لە کۆمپانیای کار بکەم و ئیتر بۆ من هەم فێربوون بوو هەم کارکردن بوو. ئیتر ئەم دەرفەتە بینی وەکو هەمومان دەڵێن ئەمریکا لاندی ئۆپۆرتونیتیە، باتە خاکی دۆزینەوەی دەرفەتە بۆ کەسانی کە دەیانەوێت ببن بە شتێک. بۆ من خەونی بوون بە ئەندازیاری تەواو خەونێک بوو کە توانیم لە ئەمریکا بەدەستی بێنم. پێم وایە لە کوردستان بوومایە زۆر سەخت بووە، هەر نەدەکرا توانم مەیجرم بگۆڕم، با بڵێن ئەو چون من دیزاین و هونەرم خوێن لە کوردستان، بەڵام دەر بە تەواوی شتێکی نوێ بخوێن. بەڵێ هەرچەند کارێکی سەختە و کارێکی دەرفەتێکی زۆری تایە بۆ داهێنان هاوکات، بەڵام کارێکی ئاسانیش نییە، پێویستی بە خەیاڵ و هاوکات پێویستی بە ڕوانین و دنیابینیکی مۆدێرن هەیە و گەڕانەوەیکی زۆر ئەکادمیە بۆ ئیشوکاری دیزاین، بە تایبەتی دیزاین لە بواری ئەندازیاریە. بەڵام پێشوازی مامۆستاکانت لە زانکۆ هاوکات وەکو ماستەرەکەت و پێشوازی ناوەندی ئەمریکا بە تایبەتی لە نیوجرسی و لە نیویۆرک چۆن بوو بۆ کارەکان و بۆ پرۆژەکانت؟ وەکو ئاماژەم پێدا بەڕاستی ئەم دەرفەتی کە من لێر بە من درا بۆ من دەرفەتێکی زۆر گەورە بوو. وەکو ئێمە ئەو کەسانی کە پەناهەندن لە وڵاتێکی تردا، بە تایبەت وڵاتێکی ئەمریکا کە لە مەجای کارکردن مەجالێکی بە تایبەتی لە مەجای ئەندازیاری زۆر منافەسەی تێدایە، دەبێت باشترینەکانی خۆت دەرببڕی بە جۆرێک بێ کە لە هاوکارەکانت لە هاوکلاسەکانت لە هەموو کەس بتانی باشتر بی، بۆی بتانی ئەم دەرفەتانەی کە بۆ کەسێکی کە من یەکەم کچێکم، دووەمین لە شەقەوە هاتووم، سێمین باگراوندێکی ئەندازیاریم نەبووە پێشتر. ئەمانە هەموو ئەم کێشانە، هەموو ئەم فشارانە منیان دروست کرد کە زۆر زیاتر لەوە بکەم کە لە توانامدایە زۆر زیاتر هەوڵ بدەم. من چەندین شەو هەبووە تا بەیانی من خەریکی فێربوونی پرۆگرام بووم، خەریکی فێربوونی سیستەم بووم، بە تایبەتی لە مەجای ئەندازیاری تەواوی ئیڤن ینی حتا ئەگەر من با بڵێن ئەندازیارم خوێندبا لە کوردستان، بەهات بام لێرە ئەندازیارم خوێن بە دەبوایە سەر لە نوێ لە هەموو شتێکەوە لە سفرەوە دەست پێ بکەم، چون تەواوەند سیستەمێکی زۆر جیاوازە. لەبەرەوەی لێرە با بڵێن مەجای ئەندازیاری بەشێکی گەورەی قانونە،
بەشی دووهەمی با بڵێن زانستە ساینسە بەشی سێمی هوەر و با بڵێن مەجال لە ئەندازیارەکەیەتی بۆ من چەندین شەونخۆنی پێوە بووە هەتا بتوانم بگەم ئەو ئاستەی کە باشتر بم بۆی زیاتر دەرفەتم پێ بدرێ وەکو کەسێکی پەناهەندە یان وەکو ژنێک. بەڵێ ئەی ڕای مامۆستاکانت یان ئەو کەسانی کە یان ناسی لە ئەمریکا بە تایبەتی لە نیویۆرک و نیوجرسی و ئەو ویلایەتانی ئێوە ڕای ئەوان چۆن بوو لەسەرت وەکو خانمێکی کورد تۆ دیزاینەری لە بواری ئەندازیاریا و دنیابینی تۆ و ڕوانینی تۆ جیاوازە بۆ نمونە لە ئەمریکیەک ڕەنگە ئەمریکی بەوە ناسراوە ئەمریکا بەوە ناسراوە کە وڵاتی هەمەڕەنگیە کولتوری و فەرهەنگی و نەتەوە جیاجەکانی دنیاە و سوودیشی لە هەموو ئەو نەتەوە جیا و فەرهەنگە جیانە وەرگرتووە. چۆن بوو پێشوازی ئەوان بۆ ئیش و کارەکانت و پرۆژەکانت؟ من بدات کە لە کۆلێژ بووم یەکەمین پرسیاری ئەو مامۆستایی کە با بڵێن سەرپەرشتی بەحسەکەی دەکردم لە مەجای ماستەردا یەکەمین پرسیاری ئەوە بوو وتی تۆ لە ژیانت مامۆستایەکی پیاوت هەبووە پێشتر لەبەرەوەی مامۆستاکەم پیاو بوو وتم بۆ پرسیارە دەکەی من هەمیشە مامۆستای پیاوم هەبووە. باسی ئەوەی کرد کە کەسی تریان هەبووە لە وڵاتانی وەکو سعودی عەرەبیا و وڵاتە شەرقیەکان یەک کەسیان نەدی بوو وەکو کورد یعنی من یەکەمین جار بووم وەکو کوردێک لەو کۆلێژە بخوێنم لە ڕووی کەلتوریەوە زۆر شارەزا نەبوون لە کەلتوری ئێمە لە سەرەتا بە جۆرێک لە جۆرەکان هەستم بە حساسیەتێک دەکرد لە تەعاملکردنیان بە جۆرێک کە تووشی سەرسوورمان دەبوون لەوەی کە توانایی ژنێک لە وڵاتانی شەرقەوە هاتووە چۆن بێت بەڵام دوایەوەی کە توانەکانی منیان دەبینی و بە تایبەت بابەتی ماستەرەکەم لەسەر چۆن دەتوانین ئەو با بڵێن سەستاینەبڵ نازان بێت بە کوردی دەبێت بەچی بەڵام ئەو استراتیژیانەی کە لە مەجالی بیناسازی کۆن بەکار هاتەوە وەکو سۆمەریەکان و بابلیەکان و میزۆپۆتامیا و شارستانی کۆنەکان کاتی خۆی کاربان نەبووە زۆر سیستەمی سروشتیان بەکارهێناوە بۆ گەرمکردن و سارکردنی بیناکانیان بۆ دیزاینی ماڵەکان زۆر بە شێوەیەکی سروشتی دروستکراون ئیسفادەیان لەو سەرچاوە سروشتیانە کردو بۆ دروستکردنی بیناکانیان بەحسەکەی من لەسەرەوە بوو چۆن ئێمە ئەو سەرچاوە سروشتیانە لە بینای مۆدرن بەکاربێنین لە بینای ئەمڕۆدا بەکاربێنین بۆی بینایەکی ژینگە پارێز بێ بینایەک بێ کە لە ڕووی پێکهاتەوە زیاتر ئیسفادە لە سەرچاوە سروشتیەکان بکە هەتا سەرچاوە دەستکردەکان کە زیاتر ژینگە خراپ دەکەن بۆی بۆ ئەوان تۆزێک بۆ ئەوان سەخت بوو لە بروی ئەو بەو جۆرە زانیاریان نەبوو بەڵام لە هەمان وەختیشی زۆر سەپۆرتێ بوون من وەکوتم من لە سفرەوە دەستم پێ کرد سادەترین کانسپتەکانم نەدەزانی بەڵام ئێستا بڕوا ناکەن کە من کارەکانی خۆمیان پیشان دەدەم و قسەیان لەگەڵ دەکەم و کە من گەیشتم بەکوێ ئێستا چۆن کار دەکەم بەڕاستی من زۆر دەستخۆشیان لێ دەکەم ئەو کە بتوانم ئەم گۆڕانکاریە دروست بکەم لێرەدا. بەڵێ تۆ لە هەنگاوی سفرەوە دەست پێ کرد بەڵام کۆمەڵی هەنگاوی گەورەت ناوە هەنگاوێک بەرەو ئەوەی کە ماسەری خۆت تەواو کرد لە بواری دیزاین و هاوکات بواری دیزاین و ئەندازیاریە و بێجگەلەوەش توانیوتە کە پرۆژەت هەبێ لە ئەمریکا پرۆژەی دیزاینت هەبێ لە ئەمریکا ئێستا ئەو پرۆژەی کە پیشانمانە لە شاشەی دەنگی ئەمریکاوە پێمان خۆشە باسی ئەو پرۆژەیەمان بۆکەین ئەو پرۆژەیە چۆن دروست بوو چۆن ئەو پرۆژەیەت وەرگرت تۆ وەک خانمێکی کورد دیزاینی ئەم پرۆژەیەت کرد؟ بەڵێ من چەندین پرۆژەم کردووە بۆ ماوەی تقریبا 6 ساڵە من کار دەکەم لە دوو ستایلی جیاواز کارم کردووە ستایلی یەکەمیان کە لە کۆمپانیای جیمز گوێرە ئارکیتێکت بوو زیاتر کارەکانم سکێماتیک بوون کە چۆن بینایەک با بڵێن کەسێک دێت بۆ لای ئێمە بینایەکی هەیە با بڵێن عەرزێکی هەیە چۆن بتوانین باشترین بینای لە دروست بکەین بەشێکی زۆری کارەکان ئەوانەی کە ئێوە پیشانتاندا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان گۆڕینی نەیبەرهودێکە گۆڕینی گەڕەکێکە بە تایبەت بۆ گەڕەکانەی کە لە ڕووی دارایی و باش نییە لە ڕووی با بڵێن سیفتی و زۆر باش نییە چۆن وا بکرێت کە بینایەک دروست بکرێت لەو شوێنانە تەواوی فەزای ئەو گەڕەکە بگۆڕێ
ئەم پرۆژەیە کە ئێستا پیشانی دەدەنەوە یەکێک بوو لەو پرۆژانە کە 300 شوقەیە 3 بینای جیاوازە قاتی یەکەم و دووەمی کۆمەرشیاڵە با بڵێن بازار و مارکێت و ئۆفیس و ئەم شتانەیە لە قاتی سێم بە شوێنی ئۆپنە کە شوێنی بۆکو بڵێ باخ و شوێنی حەوانەوە و ئەوانەیە شوقەکان هەمووی بە شێوەیەک دروست کراوە و دیزاین کراوە کە یارمەتی خەڵک بدا بە تایبەتی شوێنی با بڵێن ئەکتیڤیتی تێدایە ئەم بینایە خۆی نزیکی ترین ستیشنە با بڵێن قیتار کە دەڕوا بۆ نیویۆرک ئەمە لە شوێنەکەی لە ئێلیزابێتە مێری ئێلیزابێت با بڵێن دەکاتە قایمقامی ئەو شارە سەپۆرتێکی زۆری ئەم پرۆژەی کرد دەی هەویست پرۆژەیەک دروست بکرێت لەو شارە ببێ بە سمبولی ئەو شارە کە هیچ پرۆژەیەک لەو شێوەیە نەکرابێت بە خۆشبەختانە سەرۆکی ئەو شەریکەی من کارم لێ دەکرد ئەم پرۆژەی دا بە من کە بەوەی کە دیزانی من حەزم لە کاری داهێنانە حەزم لە بیرۆکەی نوێیە ئەو پرۆژەیە ئێستا موافقەی وەرگرتووە لە ژێر دروستکردنە حتما پرۆژێکی زۆر گەورەیە چەندی ساڵی دەبێت تەواو بێ بەڵام یەکێکە لەو پرۆژانەی کە من زۆر شانازی پێوە دەکەم. پۆشیاخان ئەو پرۆژەیە زۆر گرنگە بە حەقەت لەبەرەوەی من سەردانی زۆرێک لە گەڕەکە هەژار نشینەکانی ئەمریکام کردووە ئەبینیت کە هەژاری بەمانەی کەریمە هەستی پێەکەی لەو گەڕەکە هەژار نشینانەیە هەم لە دیزاینەکەیە هەم لە کۆنی شوێنەکەیە هەم لە بێخزمەتی شوێنەکەیە هەم لە نەبوونی ئەو شتانی کە تۆ لە ناو پرۆژەکەتە جێو کردوێتەوە زۆر گرنگە پرۆژە بۆ نۆژەنکردنەوەی شوێنە هەژار نشینەکان لەبەرەوەی ئەمەیە نادات پەروەری ئەتوانێت کاڵکاتەوە لە ناو کۆمەڵگەی ئەمریکیە ئایا ئەم پرۆژەی تۆ چەند دەتوانرێ پرۆژەیەکی لەو جۆرە لە کوردستاندا ئەنجام بدرێ؟ ڕێک تۆ لەو تارگێتەدا کە من زۆر خەمی پێدەخۆم بەڕاستی من لەوەتەی کە دەستم بەکاری مەعماری کردو لێرە دەبینم چەندە قوڵە چەندە تەسیر دەکات لە ژیانی خەڵک چەندین با بڵێن لایەنی قانونی تێدایە کە پێویستە وەکو حکوومەت وەکو وەزارەتی شارەوانی ئەم با بڵێن هەر شارێک ستانداردی خۆی هەیە ئەم ستانداردانە کە پێی دەوترێت بیلدینگ کۆد کە بەپێی ئەم قانونانی کە ئەم شارە هەیەی مثلا با بڵێن دوو دانە لێڤڵ هەیە لیڤڵێکیان لە ئەمریکا قانونی ستیتە دواتر قانونی فدراڵە تۆ دەبێ ئەمانە هەر شارێکیش هەر کاونتێکیش لێرە قانونی خۆی هەیە بە جۆرێک لە جۆرەکان قانونەکان دەستکاری دەکەن بەپێی پێداویستی و بەپێی ویستی ئەو شارە بەپێی ویستی ئەو خەڵکێک کە لەو شارەیە چۆ دەست بە پرۆژەیەک دەکەی هەر ئەوە نیە چی بینایەکی جوان دروست بکەی هەرەوە نیە تۆ فقط فکر لە لای دیزاینەکە بێ دەبێت فکرت لە لای مەجای سیفتی بێ بۆ نمونە لە لای سەلامەتی خەڵک کە چۆن ئەو بینایە بە جۆرێک دروست بکرێ ئەگەر ئاگری تێدا بوو چۆن خەڵکەکەی نەجاتیان بێ ئەگەر لە ڕووی با بڵێن سەلامەتی خەڵکەکەی ناوی زۆر گرنگە دووەمین مەجای قانونی کە زۆر کاری لەسەر دەکرێت لێرە مەجای کەمەندامیە بۆ هەر بینایەک ئێمە دروستی دەکەین دەبێت هەموو قانونێکی تێدا بێت کە کەسێکی کەم ئەندام جاو کەمەندامە چ لەسەر عربانە بێت کوێر بێ یا چ هەر لایەنێکی تری کەمەندامی هەبێ دەبێت بتوانێت ئەم بینایە و کەسێکی ئاسایی بەکار بێنێ ئەمانە چەندین زەحمەتی دروست دەکەن لە وەختی دیزایندا کە تۆ بتوانی ئەم ڕکوارمنتانە با بڵێن ئەم قانونانە جێبەجێ بکەین ئەمانە لە کوردستان من بەداخەوە دەڵێم کە زۆر پێویستە ئەمانە بەشێکیان قانونی ئینتەرناشناڵن قانونی جیهانین بەشێکیان هی قانونی ئەمریکایە دوای قانونی ستیت و شارەکە بەڕاستی من خەونێکی من ئەوەیە کە من لە داهاتوودا بتوانم هیچ نەبێ ئەو قانونانەی کە ئینتەرناشناڵن کە هەموو وڵاتەکان ئێستا جێبەجێ دەکەن بە تایبەتی لە مەجای سەحەت و لە مەجای سیفتی و لە مەجای کەسی کەمەندام هیچ ئەمانەی بڕوا ناکەم بە شێوەیەک ئەگەر هەش بێ بە شێوەیەکی ئەپدەیت نییە بە شێوەیەک نییە کە لەگەڵ قانونە ئینتەرناشناڵەکان بگونجێن چونم قانونانە 4 ساڵ جارێک دەگۆڕدرێن هەر جارێک کە دەگۆڕدرێ دەبێ هەمووی ڕیڤیو بکرێتەوە ئەمانە دەبێت بکرێن بە ستانداردێک کە لە داهاتوودا کوردستان شارەوانی جێبەجێ بکرێن ستانداردانە ببێ بە قانونێک کە کەس نەتوانێت
بە ئارەزوی خۆی بینا دروست بکە دەبێ بپی ئەم قانونانە جێبەجێ بکرێ و ڕڤیو بکرێ بۆی با بڵێن پێرمەتی پێ بدرێت دروست بڵێ بە دڵنیاییەوە شتێکی جوانت بیرخستمەوە لە ئەمریکا بۆی ماڵەکەت بۆ یاخ بکەیت دیوی دەرەوەی بۆ نمونە ئەبێ موافقەتی شارەوانی و یان موافقەتی ئەو شوێنە فەرمانڕەوایان وەربگری کە بەڕاستی ڕازی بن لەسەرەوەی کە دیزایانی گەڕەکە تێک نایەت جاوەرە بۆ زیادکردن و چارەسەرکردن و گەورەکردن و ئەوە زۆر حەزەکەم پۆشیاخان بگەڕینەوە بۆ سەر ئەوەی کە تۆ لە دوو بوارە داهێنان و جوانی خۆت هەیە لە ئیشەکانتە یەکێک لە بواری ئەندازیاری و دیزاینە یەکێکیشان لە بواری هونەریە تۆ لە بواری هونەریە بۆ خۆت کارامەیی خۆت و جوانی و دنیابینی خۆت هەیە پێمان خۆشە بگەڕینەوە بۆ کارە هونەرەکانت پیشانگایەکت کردەوە ئەو سەروەختە بنبیرمە لەسەر وەختی شەڕە توند و تیژ و خوێناویەکانی داعشا بوو ئەم پیشانگایی تۆ پیشانگایەکی هونەری بوو بە هەڵبەت زۆرمان پێخۆشە بتگەڕینەوە بۆ ئەو سەروەختە و باز لە کارە هونەرەکانمان بۆ بکەیت چەند بەخەمێکی گەورەوە هاتیتە پێشەوە بۆ ئەوەی کە پیشانگایەکی هونەری بکەیتەوە دژی تند و تیژی دژی کوشتن دژی مەرگ دژی ئەو خوێنەی کە ڕژا لە ساڵانی 2014ەوە تا ئەو وەختەی کە داعش لەسەر دەستی هەم ئەمریکەکان و هەم دەوڵەتانی جیهان و هەم کورد لەناو چوون بەڵێ من ئەو کاتە با بڵێن خوێندکاری زانکۆ بوو من چەند ساڵێک بۆ کاتە هاتبووم ئەمریکا بۆ من وەکو ژنێک بیستنی ئەو چیرۆکی ژنە یەزیدەکان کچە یەزیدەکان کە زیاتر لە 5,000 کچ و ژنی یەزیدی بە شێوەیەکی سێکس سلێڤەری بەکاردەهاتن وەکو کاڵایەک دەفرۆشران و دەکران لە بازارەکانی داعش بوو من ئەم جۆرە چیرۆکانە ڕۆژانە ئازاری دەدام ڕۆژانە لە ناخەوە برینداری دەکردم نەشم دەتوانی هیچ شتێک بکەم بۆ یارمەتی بدەم بۆیە بۆ من ئەو جۆرە قوڵبوونەوەیە خوێندنەوەی ئەو چیرۆکانە بەبەردەوامی کاریگەرێکی زۆر زۆری لە ڕۆحم و لە دەروونم کرد کە ئەم پێشانگایی لە دروست بوو کە چیرۆکی ئەو ژنانە نووسراوەتەوە با بڵێن بە مارکەری ڕەش نووسراوەتەوە لەسەر پلکسی گلاسێکە کە چیرۆکی پێم وایە 25 شنە هەر یەک لەوانە چیرۆکی ڕاستەقینەی کچە یەزیدیەکانن کە مقابلە کراون ئەم چیرۆکانم لە میدیاکانەوە وەرگرتووە بەشێکی عەلەمی داعشم بەکارهێناوە وەکو بەشێک لە سۆرسی کارەکان هەندێکی با بڵێن تاوسم بەکارهێناوە کە دواتر ئەم کاری تاوسێک ئێستا لێرە دەیبینن لە فستیڤاڵێکی نیویۆرک خەڵاتی باشترین کاری پێدرا لە مەجای سوشیال ترانزیشن ئەیتر کارەکە کاردانەوەیکی زۆر گەورەی لێبوو یەکەمین پێشانگای تایبەتی من بوو لە ئەمریکا ئەم کارە زیاتر ڕەنگی ڕەش و سوور و سپی بەکارهاتووە خودی کارەکە ناوی سێبەری داعشە ئەگەر دقەتی کارەکان بدەیت کارەکان بچووکترن لە سێبەرەکانیان گەورەترە بەمانای ئەوەی کە کاریگەری داعش لەسەر عێراق بەگشتی و کوردستان و لەسەر ژنە یەزیدیەکان کاریگەریەکە کە وەکو سێبەرەکەی وایە سێبەرەکەی زۆر گەورەترە لە خودی کارەکە ئەمە حەدەسێک بوو چەند ساڵێک بوو تەواو بوو بەڵام کاریگەریەکانی ئێمە ئێستاش دەبینیم ئێستاش کاریگەری هەیە لەسەر من ئێستاش چیرۆکی ئەم ژنانە دەبیستم هەندێکیان منداڵیان هەبووە منداڵەکانیان لەستاندراوەتەوە یعنی ئەم ترادیژیە بۆ من شتێک کە دەبووە بێتە دەرەوە لە ڕێگەی کارێکی هونەری بەرهەڵەستێکی زۆری هەبوو خەڵکێکی زۆر ئەم شارەزایی نەبوو ئەم جینۆسایدی ئاگا لێ نەبوو بۆیە بەڕای من تا چەند کارکردن لە مەجای ئەم جینۆسایدی یەزیدیەکان و بەگشتی کوشتنی ژن تا چەند کاری زیاتر لەسەر بکرێت کەمترە پرسیار و مناقەشەی زۆری هەڵکرد لە ناو زانکۆ و لە دەرەوەی زانکۆ و چەندین وتاری لەسەر نووسرا و چەندین جار قسەی لەسەر کرد بەڵێ پۆشیاخان هەڵبەت سەرباری کارە هونێرەکانیش و هەم کارەکانی بواری ئەندازیاری و دیزاین چەندین خەڵاتیش وەرگرتووە پێمان خۆشە باسی ئەو خەڵاتانە بکەی بۆ بینەرانی دەنگی ئەمریکا و بۆ بینەرانی زاڵی داهێنان
بەڵێ یەک لە خەڵاتەکان خەڵاتی III بوو کە ئەمە گەورەترین ئۆرگانیزیشنی مەجالی ئەندازیاریە لە ئەمریکا. ئەو خەڵاتە من و دوو کچی تر بەیەکەوە کارمان کرد بەیەکەوە کەم لەسەر بینایی بچوو بوو کە چۆن ئەو عەرزە بچووکانی کە لە نیویۆرک لە بینی دوو بینای بەرز بەجێماون چۆن وا لێ بکرێ ماڵێکی وا لێ دروست بکرێت کە ماڵەکان بە شێوەیەکی ئەفۆردەبڵ بێ بۆ خەڵکی هەژارتر. ئەمە خەڵاتەمان وەرگرت بەیەکەوە خەڵاتێکی مێداڵێکی بابڵێن زێڕین بوو. ئەمە یەکی لە خەڵاتەکان بوو. خەڵاتی تر ئەو کاری داعش بوو ئەوەی کە تاوسەکە کاری تاوسەکە بوو کە لە نیویۆرک فیستیڤالێکی ئینتەرناشنال بوو لە هەموو دنیا و خەڵک بەشداری کردبوو لە سەبجەکتی جیاواز بکار هاتبوو لە کارەکان. ئەو کارە وەکو باشترین کار هەڵبژێردرا و چەندی شتی تر هەبووە پێشتر کە من پێویستم بە هەمووی ئاماژە پێ بکەم بەڵام ئەمە دوو لە تازەترینەکان بوو. بەڵێ پۆشیاخان هەڵبەت زۆرم پێخۆشە باسی ئەو بکەین وەکو کۆتایی دوایمی پرسیار. پرۆژەکانی داهاتوو چین بۆ داهاتوو وەکو پرۆژەکانت و چ استراتیژیەکەت هەیە بۆ ئیشکردن لە بواری ئەندازیاریە و بەنیازیشی کۆمپانیایەک یان پرۆژەیەکت هەبێ پرۆژێکی هەمانگی لەگەڵ کۆمەڵەیە کەسی دیکەیە کە هەمەڕەنگێکی کولتوری و فەرهەنگی پێوە دیارە بۆ بواری دیزاین و بێجگەلەوەش وەکو ئەتەیۆکو مینەیەک دیزاینی مینە لەسەر کاری ئەندازیاری دەست و پەنجەی خۆی دیار بێ. ئەمە زۆر گرنگە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا باس بکەیت. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی من چەندی ساڵە کار دەکەم. یەکدان مۆزوع هەیە کە زۆر جار هەیە عەزیزم دەکا و کوشنێک بە گشتی بە شێوەیەکی گشتی بوونی ژن لە مەجالی معماریدا شتێکی تازەیە لە هەموو دنیا. هەتا لە ئەمریکاش وایە کە ئێستا زۆر زیاتر هەڵدەدەن هەبوونی ژن لە مەجالی لەو مەجالانی کە بڕیار بەدەستن لە بواری معماریدا زیاتر بکرێت. هەڵبەتە من چەندین پرۆژەم لە بەردەستە لەو مەجالە. یەک لە پرۆژەکانم ئەوەیە ڕیسێرچێکی سەربەخۆیە کە احتیمال لە داهاتوودا بە دکتۆرا ئەگەر بمێ زیاتر بەردەوام بم لەسەری ئەوەی کە چۆن کەمبوونی ژن لە مەجالی بڕیار بەدەستی معماریدا کاریگەری کردو لە ئیستاتیکی یا لە جوانی ناسی بینا لە شاردا لە فەزای شاردا کە فەزایەکی تەواو پیا و تێدا دەسەڵاتدارە. بڕیارە گەورەکانی معماری هەمیشە لە ڕێگەی پیاوەکانەوە دەکرێت هەتا لە ئەمریکا. نەبوونی یا کەمبوونی ژن چ کاریگەریەکی لەسەر جوانبوونی بیناکان لە بەرەوەی پێم وایە ئیستاتیکی یا جوانی ناسی ژن تا ڕادەیەک جیاوازی زۆرە لەگەڵ جوانی ناسی پیاو. بۆیە من فۆکوسم لەسەر جوانی ناسیە لێرەدا. وەکو نمونە هەمیشە کەسێکی وەکو زەها حەدید دەهێنمەوە کە بیناکە زەها حەدید کە دەیبینی هەست بە ژنبوون دەکەی، هەست دەکەی بیناکە ژنە، هەست دەکەی نەرمە، هەست دەکەی زۆر فۆرمێکی جیاوازی هەیە هەتا ئەو بینایانی تری کە زۆر باوە و لە دەوروبەری ئێمە. بۆیە ئەم مۆزوعە هەمیشە من ئیستاتیک هونەر ژن ئەمانە چەند مۆزوعەکەن هەمیشە لە مشکی من دێن و دەچێن. من دەمەوێت لە داهاتوودا بتوانم ئەمانە تێکەڵ بکەم لە ڕیسێرچێکدا یا لە نووسینێکدا کۆیان بکەمەوە بەردەوام کاری لەسەر دەکەم. ئەمە یەک لە مۆزوعەکانە. بەڵام وەکو کارکردن بیر لەوە دەکەمەوە کە ئێستا خەریکی دروستکردنی کۆمپانیایەکەم لەگەڵ چەند هاوڕێکی خۆم کە هەمویان خەڵکی پەناهەندن ژنن. ڕفیقم هەیە خەڵکی رووسیایە، ڕفیقم هەیە خەڵکی مەکسیکە. ئەمانە چۆن ئێمە بتوانین بەیەکەوە سپۆرتی یەکتری بکەین وەکو ژنانەی کە پەناهەندن لە وڵاتە بەیەکەوە کۆمپانیایەک دروست بکەین بۆ مۆزوعی لە مەجالی ئەندازیاری. بەڵام خەونی من هەمیشە لە مەجالی دیزاین و هونەر و ئەندازیاری کارم کردووە. دەمەوێت ئەو کۆمپانیای کە دروستی دەکەم هەم لە ڕووی سێکشنی جیاوازی هەبێ لە هونەر و لە دیزاین و لە ئەندازیاری و نەک تەنها بۆ خۆم بێ بۆ نمونە لە مەجالە هونەرێکی سەپۆرتی هونەرمەندانی تری ژن بکەم لە مەجالی دیزایندا بە هەمان شێوە و لە مەجالی ئەندازیاری تقریبا 2 ساڵە ئۆڕێدی بێکەوە کار دەکەین. پرۆژەمان کردو بێکەوە بۆ نا ینی کە بتوانین
بتوانین کار بکەین بێک و زیاتر پەری پێ بدەین و بخینە فۆرمی بزنسێکەوە کۆمپانیایەکەوە کە بێکەوە کار بکەین. بەدڵنیاییەوە هەرچەند وتم دوایین پرسیار بەڵام یەک پرسیار هاتە خەیاڵم پۆشیاخان ئەگەر هاتوو کوردستان پێویستیان بە تۆ بوو ئەو دیزاینە تازانەی تۆ لە بواری ئەندازیاریە تا چەند ئامادەی یان دەستکراوەی بۆ ئەوەی کە بتوانیت ئەو دیزاینانە بەریتەوە بۆ کوردستان؟ بەدڵنیاییەوە ئەمە خەونی منە ڕنگ بێت لە مەجارێکی زۆر سوودا نا چون من پێم وایە من هێشتا کار لەسەر دروستکردنی خۆم دەکەم من هێشتا دەمەوێت زیاتر فێر بم زۆر تینوم بوو فێربوون یەک لەو شتانەی کە زۆر حەز دەکەم لە داهاتوودا بتوانم لە کوردستان بیکەم مەجای لید بابڵێن سرتیفیکیشنێکی جیهانیە بۆ بینای سەوز بینای ئەو بینانی کە لە مەجای ژینگە پارێزیدا بینای سستاینەبڵن لە ئێستادا زۆر تشجیعی ئەو وڵاتانە دەکەن کە ئەو جۆرە دیزاینیان تێدا نییە بتوانن هەیان بێ بۆیە من زۆر حەز دەکەم ڕۆژێک بتوانم بیناکی وا دیزاین بکەم لە کوردستان و ڕەنگ بێەوە گۆڵی درێژخایانی من بێ. بەڵێ سپاس بۆ داهێنان و جوانبینی و ئەو کار و پرۆژانی کە تا ئێستا کردوتن و بۆ داهاتوش پۆشیاخان بووە بۆ ئەو کاتی کە پێت بەخشین بۆ زایاڵی دەنگی ئەمریکا هەر بژین. زۆر سپاس کاکاسەوە زۆر سپاس بۆم دەرفەتە جوانە.